کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بۆ ڕۆژی چوارشەمە دواخرا و یەکێتیش خۆشحاڵە بە دواخستنی. لەسەر داوای پارتی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بۆ خوێندنەوەی دووهەمی هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم دواخرا. ئامانجیش لە دواخستنەکە بۆ ئەوەیە یەکێتی بەشداری کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم بکات. بە پێی زانیاریەکان ئەگەر سەرۆکی هەرێم بەبێ یەکێتی دیاری بکرێت ئەو حیزبە مامەڵەی لەگەڵدا ناکات و دەسەڵاتی لە سنووری سلێمانیدا نابێت. بۆیە نێچیروان بارزانی مەبەستیەتی یەکێتی ڕۆڵی گرنگی لە کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێمدا هەبێت. دوای دواخستنی کۆبوونەوەکەی پەرلەمان لەتیف شێخ عومەر وتەبێژی یەکێتی لە لێدوانێکیدا بۆ میدیای فەرمی حیزبەکەی خۆشحاڵی بە دواخستنی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دەربڕی و ڕایگەیان وەفدی یەکێتی لەسەر بنەمای جێبەجێکردنی داواکاری و داخوازیەکانی ئامادەیە بۆ درێژەدان بە گفتوگۆ و دانوستان. لەلایەکی دیکەوە لەبارەی ڕێگنەکەوتنی پارتی و یەکێتی ڕۆژ نووری شاوەیس ئەندامی مەکتەبی سیاسی پارتی لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ زەمن باز لەوە دەکات لەگەڵ یەکێتی ڕێکەوتین و ئیمزاشمان کرد، بەڵام دوای 2 ڕۆژ پابەند نەبوون. پاشەکشیان لە ڕێکەوتنەکە کرد و بۆ چوونێکی تازەیان هێنایەکایەوە. ئەمەش ڕۆڵی لە دواخستنی پێکهێنانی حکوومەت هەیە. هاوکات جەمیل هەورامی ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ دەنگی ئەمریکا ڕایگەیان پارتی پێشێکێتی بە مەبەست ڕێکەوتنی لەگەڵ گۆڕان کرد بۆ ئەوەی ئاژاوە لە سلێمانی دروست بێت، بەڵام ئێمە خاڵی هاوبەشمان لەگەڵ گۆڕان زۆرە و دەنگدەرەکانمان یەکن. لەبارەی پێگەنانی حکوومەت بەبێ ئەو حیزبە ئەندامەکەی سەرکردایەتی یەکێتی ئاماژە بەوە دەکات ئەگەر حکوومەت بەبێ یەکێتی پێکات ئێمە لەگەڵ دوو ئیدارەی نین، بەڵکو ئەو کات دەتوانین لا مەرکەزیەت وەرگرین و دەسەڵات و داهاتی ئەم ناوچەیە هەمووی بۆ دەڤەرەکە دەبێت. ڕێگنەکەوتنی پارتی و یەکێتی لەبارەی پێکهێنانی حکوومەت و کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم لە کاتێکدایە ماوەی 6 مانگە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجام دراوە، خەڵکی کوردستانیش چاوەڕێ بوون حکوومەت پێک بێت و دۆخی هەرێم ئاسایی بێتەوە، بەڵام ناکۆکیەکانی پارتی و یەکێتی دۆخەکەی ئاڵۆسر کردووە و جارێکی دیکە سیما و شوێنەواری دوو ئیدارەیی زیاتر ڕەنگی داوەتەوە.